سڵاو لەبێت گەرگوێمان گوێت لە ئێمە بێت دەمەوێت ئەوە بپرسم ئایا گرنگی ئەو سنتەرە لەو ناوچەیەدا چیە و ئایا کار و چالاکیەکانتان چۆن لەو ناوچەیەدا؟ بەڵێ زۆر سپاس بەیانیتان باش زۆر خۆم بە خۆشحاڵەزانم کە ئەمڕۆ لە بەرنامەی ڕۆژێکی نوێ لە کورسات بەیانێنی کورسان ویست ببوورە. بەڕاستی ئێمە وەکو سنتەری چالاکی گەنجان سەر بە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستانین. حەز دەکەم سەرەتا دەستپێکێک لەسەر مناڵپارێزی کوردستان باس بکەم. مناڵپارێزی کوردستان لە ساڵی 1991 لەسەر دەستی بەڕێز هێرۆ ئیبراهیم ئەحمەد و قات و شانەز ئیبراهیم ئەحمەد دامەزراوە. ئەم ڕێکخراوە ڕێکخراوێکی قانجازنەویستە ئیشەکە لەسەر منداڵان کە بەبێ گوێدانە با بڵێن نەژاد و ڕەگەز و پابەندە ئاینیەکان و سیاسیەکان خزمەت بە تەواوی چین و توێژەکانی کۆمەڵگاکە. لە دوای ئەوەی کە بەڵێ ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان کۆمەڵی بیرۆکەی بۆ دروست بوو لە ساڵی 1998 بەرنامەی گەشەپێدانی تواناکانی گەنجانی دانا. لە ڕاستیە ئەم بەرنامەیە ئەنی بۆ مای ئەوەی کە چەندین سنتەری لەسەر دروست بێ. بۆرم لە ساڵی 2002 سنتەری چالاکی گەنجانی کەلار دامەزرا. ئەم سنتەرە کە لە کەلار دامەزرا بەڕاستی ئەو کاتە کە نزیکەی 24 ساڵ پێش ئێستا ئەو کاتە دەرفەتێکی وانە بوو بە گەنجان. بۆیە لە ڕێگەی ئەم سنتەرەوە گەنجان ینی تواناکانی خۆیانیان دۆزیوە و سەدان و با بڵێن هەزاران گەنج سودمەند بووە لەم سنتەرە. بەڵێ باشە. کاک سامان ئەگەر بتوانی ئەوەمان پێ بڵێ ئایا ئەو خولانی کە دەیکەنەوە چۆنە و لە چ بوارێکدا ئەم خولانە بێ بەرامبەرە ئەگەر بتوانی وردەکاری زیاترمان بیتێ. بەڵێ ئەوەی ڕاستی بێ ئێمە هەر لە سەرەتای ئەم ساڵەوە وەکو ساڵانی ڕابردوو کە چۆن سنتەرەکەمان خزمەتێکی زۆری بە تەواوی گەنجان کردووە بۆیە هەوڵماندا کە لە ڕێگەی لینکەکانمانەوە ئێمە پەیوەندیەکمان هەیە پەیوەندیەکمانی با بڵێن پەیوەندیەکی کۆمەڵایەتیمان هەیە لەگەڵ خەڵکە لە ڕێگەی و پەیوەندیانەوە بتوانین سود بە گەنجان بگەینین. بۆ نمونە ئەو راپۆرتەی کە ئێستا بەڕێستان قسەتان لەسەری کرد و بینیتان خولێکی فێرکاری بەستنی کامێرەی چاودێری بوو کە بەڕێزێک بەناوی مامۆستا خالد هاتە لامان باسی ئەوەی کرد کە بە شێوەیەکی خۆبەخشانە توانێت خولە بکاتەوە کە لە ڕاستیە ئێمە بێ بەرامبەر بۆ گەنجانیەکەینەوە. ئەنی سنتەرەکەمان لە ساڵانی ڕابردوو ئێستا شەر بەرداوامە کە بێ بەرامبەر بۆ گەنجان خولە کاتەوە. هەر خودی ئەو خولە لە شارە گەورەکان با بڵێن لە شاری گەورەی وەکو هەولێر بە $300 بە $400 دەکرێتەوە، بەڵام لا ئێمە بە شێوەیەکی خۆبەخشانە و بەبێ بەرامبەر کرایەوە. ئەم خولە بەڕاستی نزیکەی 14 گەنج تێدا بەشدار بوو کە بۆ ماوەی هەفتەیەک بەردەوام بوو، ڕۆژانە بۆ ماوەی ساعت و نیوەک لە سنتەرەکەمان ئەو خولایانە وەرەگرت. لە کۆتایی خولەکەیە بە باشمانزانی کۆمەڵێک فێرخوازی تر وەکو سیمینارێک یا وەکو وەرکشۆپێک لە کۆتایەکەی بەشدار بن. ئەوە بوو کە لەو وێنەکەی بینن کۆمەڵی خوێندکاری زانکۆی پۆلیتەکنیکی گەرمیان تێدا بەشدار بوونە لەگەڵ کۆمەڵێک خوێندکاری تر لە پەیمانگای قڵای ناحکومی کە بۆ مای ئەوەی کە دڵخۆشیەک بداتە ئەو گەنجانە کە ئێمە سنتەرەکەمان ئەیەوێت دەرفەتی هەلی کار بۆ گەنج بڕەخسێنێت. چونکە بەڕاستی ئێستا بتێونێتەوێ دنیا ئەوەیە کە دەرفەتی کار بۆ خەڵک دابینکەی بۆ گەنج دابینکەی بە تایبەت گەنجان لە چ بوارێکدا هەلی کار دەرەخسێنن؟ بەڵێ لە چ بوارێکدا هەوڵ دەدەن هەلی کار بڕەخسێنن بۆ گەنجان؟ بەڵێ هەر بوارێک ئەگەر ئێمە بزانین قازانج بە گەنجان ئەگەینێ ئەو بوارە فەراهەمەکەین ینی ئاسانکاری بۆکەین. بۆ نمونە لە ساڵانی ڕابردووە ئیشکراوە لەسەر بەڵێ لە ساڵانی ڕابردوو ئیشکراوە لەسەر تواناکانی و خولیاکانی گەنجان. بۆ نمونە دەیان سەدان گەنج لە ڕێگەی سنتەرەوە کە خولی بینیوە دواتر کاری دەستکەوتووە. ئیتر لە بواری شێوەکاری بێ میوزیک بێ یاخود
گرافیک دیزاین بێ، خولی ئارایشت، خولی شرینی دروستکردن، خولی ئەمی کامێرەی چاودێری بەستن، یعنی زۆر بوار هەیە کە گەنج دەتوانێت لە ڕێگەی سنتەرەکەمانەوە ئیشی دەستکەویستە. بۆ من لە ماوەی ڕابردووە خولێکی گرافیک دیزاینمان کردەوە کۆمەڵی گەنج، هەر لەو خولەدا لە ناوەڕاستی خولەکەی لە گەنجەکان ئیشی دەستکەوت و چۆ سەرکاری خۆی. بۆیە ئێستا دنیا ینی بە جۆرێک گۆڕاوە کە ئەمە توانین هەر لە ڕێگەی میدیاوە یا لە ڕێگەی سوشال میدیاوە دەنگی گەنج بگەینینە تەواوی کۆمەلگاوە خولیاکانیان بارز بکەین، هایلایتی بکەین کە تاکو ببینرێ. جا بۆی ئەمە سنتەرەکەمان خۆی سنتەر بە معنای ناوەند دێت کە ئەم ناوەندە کارەکە لەسەر دروستکردنی لینک لە نێوان بۆ نمونە گەنجان یا هەر کەسێک کە بێوێ ئیشی دەستکەوە وەلایەنی خاوەن کۆمپانیا و خاوەن ئیشەکان. جا لێرە ئەم ناوەندە زۆر گەنگە ئیش لەسەرەوە بکە و لە ساڵانی ڕابردووە ئێستا شەر بەردەوامی هەیە و ئێستا پلانی تۆکمەمان هەیە کە ئەمانەوێت زیاتر پەرە بەو خولانە بدەین. کاک سامان، ئەو تەمەنانەی کە توانن بەشداری بکەن لە خولەکانی سنتەری چالاکی گەنجان، ئێمە ئەزانین کە سنتەری چالاکی گەنجان بۆ تەمەنێکی دیاری کراوە. ئەو تەمەنانە کامانن کە لە لای ئێوە سەردانتانەکەن و ئەگەر پێشم بڵێ ڕێژەی ژنان و کچان لە بەشداریکردن لە خولەکانە چۆنە لەو ناوچەی ئێوە مەمنوو نەبی. عفوکە دیارە گوێ لەوەی ڕاستی بێ بەڵێ گوێم لە بەڕێستانە عفون ئەوەی ڕاستی بێ ئێمە ژنان و کچانمانیش چۆن بڵێن بێبەش نەکردووە لەو خولانە و هەوڵمان داوە کە ئێمە لە ڕێگەی گۆگڵ لینکێکەوە با بڵێن ئەو فێرخوازانە دێتە بەردەست ئێمە دواتر تەلەفۆنیان بۆکەین. بۆ نمونە ئێمە لە ڕێکخانی مناڵپارێزی کوردستان کە هەر خولێک ڕابگەێنێت دواتر ئەو خولە لە ڕێگەی فۆرمێکەوە لە ڕێگەی گۆگڵ فۆرمێکەوە لە سۆشال میدیای ناڵپارێزی کوردستان بڵاوێکینەوە. ئەو تەمان ئەو سۆشال میدیا کە بڵاوێکاتەوە بۆ ئەو ناوچەیە ئەو باڵێ سپۆنسەرشپی لێدا بۆ ئەو ناوچەیە دواتر ئەو ناوانە کە دێتە لای ئەمە ئیشی لەسەرەکەین و تەلەفۆنا بۆکەن و ئاگداریانەکەینەوە کە لە خولێکی وا هەیە ئەتوانن بەشدار بن و بێ بەرامبەرە. ئیتر دواتر ئێمە مامۆستای بۆ دابینەکەین و شوێنی بۆ دابینەکەین وەکو لە وێنەکانە دیارە. بەڕاستی ئەمە ئەم شوێن و ئەم مەکان و ئەم دابینکردنەر هەمووی لە قازانجی گەنجاندایە و پەرە بەتوانەکانی گەنجانەدا. جا من حەزەکەم لێرەوە بڵێم کە بۆ ئەم ساڵ ینی پلانمان گۆڕیوە. بۆ نمونەی سەمەگە خولێکەکەینەوە خولێکی کورتخایەن بێ لەوانەیە ئەو گەنجە بە نسبەیەکی کەم سوودمەند بێ، ینی سوود دووەرێک لێ بەڵام ئەوە نەبێت کە لە ئاستی تەموحی ئێمەیە بێ. ئێمە ئێستا بە تەماین لە ساڵی ینی ئەم ساڵ 2025 بتوانین هەر فێرخوازێک یا بەشداربیە کە لەگەڵمانە بەردەوام بێ بۆ ماوەی 2 مانگ خول ببینێ. واتە لەگەڵ یابین ئەم کەسە کە خول وەرەگرێت دواتر متابعی بکەین، فۆڵۆئاپی بکەین، بزانە ئیشی دەستەکەوێ یا چۆ دەسەر کار، یعنی ئەمە لەگەڵ یابین هەتاوکو ئەگاتە سەر کارەکەی خۆی. یعنی ئەمە مژدەیەکی خۆشە بۆ گەنجان کە سوود لە تواناکانی سنتەری گەنجان وەربگرن و خولیاکانیان بدۆزنەوە. ئیتر لە هەر بوارێکە بێ ئێستا بوار زۆرە باسیکەین، بەڵام خۆ دەزانی لە تەواوی ئەو بوارانەی کە گەنج ئەتوانێ ئیشی خۆی تیا بدۆزێتەوە یا خۆی بدۆزێتەوە ئەمە زۆر گرنگە. بەڕاستی ئەمە ینی بیرمان نەچێت گەنج بۆ خۆی گەنجینەیە، ینی پندێکی سینی ئەڵێ کە بۆ نمونە لە ناو قوڕە لە ناو گڵە خشڵ هەیە، ینی بەڕاستی گەنجی شوایە گەنج لە ناخی خۆیان خشلێکەیە. ئێمە پێویستە هایلایتی بۆ بکەین بیدۆزینەوە بتوانێت پەرە بە و خشڵی خۆیە بدا تا وردە ئەگاتە ئامانج و توانەکانی خۆی بەدەست دێنێ.
ئینشاءڵڵا ئێمە ئامانجمان ئەوەتانێ کە بۆ ئەو خزمەتە بۆ گەنجانە بگەینین وە لە هەمان کاتیشە ئامانجمانە کە لایەنی باڵێن مناڵان فراهم باڵێن فرامۆش نەکەین. ئێمە لە سنتەرەکەمان ئەمانەوێت با بڵێن لە تەمەنی 10 ساڵ بەرەوسەرەوە وەربگرین واتە تەمەنی 10 ساڵ بۆ 14 ساڵ دواتر 14 بۆ 17 و هەتاکو تەمەنی 35 ساڵی. ئێمە زۆر جار خولەکانمان ئەکەوێتە تاقی عسرانەوە بەڵام کاک سامان ئەم تەمەنانە بەیەکەوە لە یەک شوێنە بەشداریان پێەکەن یاخود جیاوازن خولەکان ینی تەمەنی 10 ساڵ بۆ 13 ساڵ 13 ساڵ بەرەوسەرەوە یا ئێوەمانە هەمیان تێکەڵەکەن و لە یەک کۆڵاو لە یەک قاعە خولەکانیان بۆکەنەوە. نەنە بێگومان کە تەمەنەکان جیابوو ئاسی خولەکانی جیابێ و کاتەکەیشی جیابێ بۆ نمونە ئێمە لە کاتی بیانیانە ئێمە زۆر جار خولەکانمان کاتی عسرانە بەڵام کە بەرنامەمان با بڵێن تەطویر پێکرد ئەتوانین یان گۆڕانکانیمان بەسەری هێنا ئەتوانین لە تاقی بیانیانیشە ئەو چینە وەربگرین کە ئەمانەوە بۆ نمونە ئێستا چینی تەمەن لە سەری 10 ساڵ ئەگەر بێت و ئێمە وەریانگرین وابزانمەوە ئەرپیسە و هێدفۆنەکەەوە ئیزعاجی کردووی کاک سامان هەردەست پێهۆیەتی با پرسیارێکی تر بکەین پرسیارێکی ترم لا دروست بۆیش ئەوەیە لە ناوچەی گەرمیان سانە دەوڵەمەندە بە مەقامە هونەریەکان مەقامە مۆسیقاییەکان و دەنگخۆشی زۆرمان هەیە لەو ناوچەیەوە مۆسیقی زۆر باشمان هەیە بۆ بەتایبەت یانیان پرسیارە لە بۆ بواری مۆزیک و گۆرانی وتنی گەرمیان ناوچەی گەرمیان چیتان کردووەکو سنتەری چالاکی گەنجان؟ بەڵێ ئەوەی بڵێ ڕاستەکەی گەرمیان بە مەقامەکانی بەناوبانگە ڕاستە فەرمی ئەوەی ڕاستی بێ ئێمە بەشەکانمان وەکو سنتەری چالاکی گەنجان دوو جۆریە یعنی خولی بەردەوام و خولی کاتی. جا هەر لەسەر پرسیارەکەی بەڕێستان ئێمە خولە بەردەوامەکانمان میوزیک و شێوەکاری و کۆمپیوتەرە. لە میوزیکەکەیە بێگومان چەندین فێرخواز و بەشدار بوو لە ساڵانی ڕابردووە لە ئێستش کە بەردەوامە ئیشەکەین لەسەر تواناکانیان. ئێمە دەرگای سنتەرمان واڵایە بۆ تەواوی ئەو فێرخوازانە و بۆ بەشداربوانە. عادەتەن لە کۆتایی با بڵێن مانگی 5 تاوکو مانگی 10 ئەو فێرخوازانەی کە لە خولە بەردەوامەکان بەشدارە بن زیاتر ڕوو لە سنتەرەکەن. جا بۆ مەبەستە ئێمە پلانی تۆکمەمان هەیە بۆ مانگی 5 و 6 تاوکو کۆتایی مانگی 10 مامۆسای تایبەت دانین لە بواری میوزیکە تا بتوانێت ئەو خولیایانە بدۆزێتەوە چونکە بەڕاستی لە ئێستادا بۆ خولە بەردەوامەکان هەندێک جار فێرخواز بە کەمی ڕوو لە سنتەرەکات چونکە بە حکمی ئەوەی کە دەوامی خوێندنگایان هەیە دەوامی زانکۆیان هەیە ینی خوێندکارن فێرخوازن ئەو دەرفەتیانە نەبێت سەردان بکەن بۆیە تەواوی ئەو توانایانمان جێشتۆ بۆ با بڵێن هاوین یان وەرزی هاوینە و کاتە توانن زیاتر سندارما بکەن. بەڵێ دەست خۆش کاک سامان سوپاس بۆ تەواوی زانیاریەکانت. بەڵێ سوپاس بۆ سامان عادل بەڕێوبەری سنتەری چالاکی گەنجان لە کەلار کە لەگەڵمانم بوو لە شاری کەلارەوە.